دانەیەکیانەیە ئومێد خۆش ناوە جا خواوەشین ئەو ئومێد خۆش ناوە بە یەک کەلبی گۆڕۆزەرێتە هەر بە یەک کەل باشە سەرەوایە لەو مێشکەیان نییە ئەو مێشکەی ئەڵی تەپاڵی تەیە بەڕاستی هەر عین ئەڵی تەپاڵی تەیە باشە ئەڵێ لە هەشتە شانزەی ئابا بەڕاستی عشق پارتی بوون ئەڵێ عشقە ناڵێ پارە بوون عشقە ناڵێ بێشەرەفی عشقە ناڵێ دۆڕاندنی ئەخلاق عشقە ناڵێ ئێمە خەڵکانی زۆر سوچین و بێحورمەت کراوین بۆیە بووین بە پارتی ئەمانە هیچی ناڵێ ئەڵێ وەڵا پارتی بوون عشقە چکە ئێمە وەکو هەڵۆوین والله وەکو چقەڵیش نین والله وەکو ڕێویش نین بەڕاستی وەکو ڕێوی گەڕیش آخر پارتی و هەڵۆ ها کام کە لەکوێ ئێوە هەڵۆ بوون بەڕاستی ها بۆ من مێژووی ئێوە ناناسم بە شەرەفم لە شەڕباشەر ئاگام لێ بووە لە شەڕباشەر ئاگام لێ بووە 12 پێشمەرگە یەکێتی 1200 دانە پارتی ڕاوناوەچم لە سەرشان هەتا کردنی بە تالێر و بە دەشتی پێنجەن و هەتا بە مەریوانە بۆ ناو لەشکری ئێرانی باشە کاکە بە 15 پێشمەرگەوە یەکێرە پێشمەرگانە بۆ مێژووی ئەلەم حامینی خەشێ بوو بریندار بووتیایەکە خەڵکی پێنجێنە باشە کاکە 1200 پارتیان چ لە سەرشان ڕاوەنا هەتا ئەو بەری ئاوەکە باش ئاکرە بە ئێرانە کەی پیاون با بە ئێوە سۆری چی لەبەرەوە عەزیزان مەنجەڵ لە کوورە گەرمتر بەڕاستی سۆرەکانی ناو پارتیە هەتا پیا ئایسە نییە ئەو ئومێد خۆشناوە کە وەکو سەگ لە بەردەگای ماڵی مەسعود بازرگان نەکەوتووە پێڵاو ئەبا بەردەمیە هەموو شتێکەکا بەڕاستی لە پێناوی پارەیە لای بنەماڵی بازرگانی قیمەتێک تا قۆدەری نییە بۆ شارەزایت کوڕەکەی نیەچیر بەیانی بێ هەزار شەقی پیاڵات یەک قۆنەرەخات دەمیەوە ناتوان یەک شەشکە بەڕاستی نەکوڕی نیەچیر ها هەر ناڵێکی ماڵی بەلەم سەفا باشە یەک پێڵاوەکە بە دەمی ئومێد خۆشناوە نایشتوانە بڵێ بۆ شیواکەی ژنەکەیشی هەبەن ناتوانە بڵێ بۆ شیواکەی کشیشی هەبێ ئەیبەن ناتوانە بڵێ کشەکەم مەبن چونکە عەزیزان ئەم قسانەی کە من بە سادەیی بۆ ئێوە یەکەم باوەڕتانە بێت لە پشتیەوە بۆ خۆی فەلسەفە وەستاوە فەلسەفە بە مانای کەلیمە ئەزانی ئازادی ماناکانیشی عەزیزان ئازادی لە هەموو شتێک گرنگترە من چەند جار باسم لەسەر ئەوە کردووە ئەگەر ئێستا من لە هەولێرا بم وای دابنێ خاوەن لە هەولێرا خاوەنی ڤێلایەکی زۆر باشم و خاوەنی 100 ملیۆن دۆلار باشە کاکە بەڵام ژنێکی جوانیشم هەیە دووسێکشی جوانیشم هەیە بەڵام هیچ ئازادیەکم نییە وەکو بەشەرێک خۆم بیر بکەمەوە بەحاڵ قاچم لادانا لە کۆیلێتی بنەماڵی بازانیم قبول نەکرد ئەتوانێت پارەکەمە بە سامانەکەمە بە فێلاکەمە بە ژنەکەمە بە کشەکەمە بە خۆم ئەمبای ئەعدام بکە هیچم ناهێڵێتەوە بۆیە ئازادی پێش دەوڵەمەند بوونە ئازادی پێش پارەیە ئازادی پێش هەموو شتێکە ئازادی پێش مەسەلەی فێلا و خانی جوان و سیارەی جوان و ژنی جوان و هەموو ئەمانەیە کە ئینسان ئازادی نەبوو یعنی هیچی نییە تەواو کەی بیانەوێت ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە کەی بێ هەموو شتێکی دا ئەماڵێ هەموو شتێکی دی ئەسەنێ لەژێر دەستی پارتیا کەس خاوەنی ئابڕووی خۆی نییە ئەوە پڵنگەی کە باسم کردەوەی پارتیەکان خنکاندیان خۆی مستشار بوو کاتی خۆی جاش بوو لەناو پارتیا ئێستا خاوەنی سیچل دوکان لە هەڵەبجا هەموو هەڵبجەکان ئەزان کاکە ئەو هەموو پارە و ئەمانەی هەیە بەڵام پارتی بردی دەستش ناخنکانی کاکەجێ تازە پارەی چی و دوکانی چی و ڤێلای چی و دەستبڕینی چی و فڵانە فیسادی چی خنکانیان و تەواوە چونکە ئازادی نییە ئەمە کێشەی ئەو کۆمەلگایە کۆمەلگای ئێمە ئەبێ بیر لە ئازادی کاتەوە داخەکەم کۆمەلگای ئێمە هێشتا تانی ئازادی نەکردووە سەدەمی بەعس هەر چەوسانەوە زعیم سیدیق هەر چەوسانەوە فڵان فیزا هەر چەوسانەوە دەسەڵاتی کوردی هەر چەوسانەوە هێشتا گەلی ئێمە تامی ئازادی نەکردووە ئەگەر گەلی ئێمە بتوانێت تەنها 5 ساڵ تامی ئازادی تامی دیموکراسی تامی بوونی کەرامەت و مافەکانی خۆی بکە لە دواییە ئەگەر دیکتاتۆرێ بێوێ ئەوەی لێپسەنێ بە گیان و بە خوێن و بە هەموو شتێ دیفاع لەو ئازادی خۆیەکە بەڵام لەبەر ئەوەی کە گەلی ئێمە هێشتا لەمانەکانی ئازادی حاڵی نەبووە تامی ئازادیەکانی نەکردووە کە تاکی ئازا و ئازاد لە کۆمەلگای ئێمە دروست نەبووە بەداخەوە ناتوانین دیفاع لە ئازادی بکەین چونکە تامی ئازادیمان نەکردووە بەڕاستی